ئەمریکەکان باز لە دابینکردنی کۆمەک و هاوکاری دارایی دەکەن بۆ هەرێم تا قەیرانی دارایی تێبپەڕێنێت. ئەم هەوڵی ئەمریکا لە میانەی ئەو سەردانەدا ڕاگەیەنرا کە ڕۆژی 18 ئەم مانگە نوێنەری تایبەتی ئۆباما لە هاوپەیمانەتی شەڕی دژە داعش برێت مەگۆرک و باڵوێزی ئەمریکا لە عێراق ستیوارت جۆنس بۆ لای سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەنجامیدا و لەوێدا باسییان لەوە کردبوو لە ئێستادا ئەمریکا تاوتوی ئەوە دەکات بە چ شێوەیەک هاوکاری هەرێمی کوردستان بکات بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی بەبێ ئەوەی قەبارەی ئەم هاوکاریانە و بڕوو جۆرەکەی ئاشکرا بکەن. بەڵام راپۆرتێکی پەیمانگەی واشنگتن کە هەمان ڕۆژی سەردانەکە بڵاوکراوەتەوە ئاشکرای دەکات قەبارەی ئەو هاوکاریە داراییە بۆ ساڵی 2016 بڕی 500 میلیۆن دلار و تەنها دەتوانێت بۆ ماوەی ساڵێک هەرێمی کوردستان لە مەترسی داڕمان دوور بخاتەوە. بەپێی راپۆرتەکە ئەمە شێندەی ئەو ماوەیە کە ئەمریکا پێویستێتی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەدەستی داعش و پێویستە ئەمریکا بۆ قۆناغی پاش کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵیش گرنگی بە هەرێمی کوردستان بدات. راپۆرتەکەی پەیمانگەی واشنگتن کە ناوەندێکی تایبەتە بە گرنگیدان بە سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا پێشنیازی ئەوە دەکات سندوقی دراوی نێودەوڵەتی بکرێتە دەروازەی پرۆسەی یارمەتیدانی هەرێمی کوردستان، چونکە بەشداریکردنی ئەم لایەنە نێودەوڵەتیانە تەنها هەرێم ڕزگار ناکات لە هەرس، بەڵکو پەیوەندیەکانی نێوان بەختە و هەرێمی کوردستانیش بەهێز دەکات. راپۆرتەکە کەڵک و قازانجی لایەنە پەیوەندیدارەکان لە نێوانگیری ئەمریکا بەم جۆرە دیاری دەکات: هەرێمی کوردستان سوودمەند بوون لە یارمەتی نێودەوڵەتیەکان. هەرێم پێویستی بە بەختە هەیە بۆ ئاسانکاری بەکارهێنانی ئاسمانی عێراق کە لە گوەرگرتن لە قەرزی نێودەوڵەتی کە بە دەوڵەتی خاوەن سەروەری نەبێت نادرێت. حکوومەتی ناوەندی بەغداد خستنە لای کێشەی کەرکووک ئەویش کاتێک دانووسان و چاودێری نێودەوڵەتی مشتومڕ لەم ناوچە دەوڵەمەندانە ڕادەگیرێت. ئەگەری داواکردنی چوونە دەرەوەی سوپای تورکیا لە بەعشیقا لەلایەن کوردەوە دەکرێت کورد ببێتە پاڵپشت و هاوکاری عەبادی لە پرۆژەکانی چاکسازی. بەغداد دڵنیا دەبێتەوە کە لە هەموو کاروبارێکی کووردا واشنگتن ڕاوێژی پێدەکات. ئەمریکا پاراستنی بەڕێوەچوونی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ، بەهێزکردنی پێگەی ئەمریکا لە لای کورد و بەغدا، ڕزگارکردنی کورد لە داڕمان. راپۆرتەکە ئەوەش دەخاتە ڕوو کە پێویستە ئەمریکا نێوەنگیری بکات لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان بۆ گەیشتنە ڕێکەوتنێکی کاتی لەبارەی سیاسەتێکی ئابووری هاوبەش بۆ فرۆشتنی نەوت و بەشکردنی یارمەتی نێودەوڵەتەکان و پرسەکانی پەیوەست بە گومەرگ. ئەمەش دەبێتە دەستپێک بۆ دروستکردنی هاوکاریەکی بەرفراوان و درێژخایەنتر لە داهاتوودا.